ئەمانتان کوشتۆ بۆچی کوشتات چیان کردووە چیان کردووە لەگە لە بەغاوە هاتی چی نەکرد هیچ دوانێکی نەدا و لێدا ڕۆشتەوە دانیشت لەگەن بەس لە ماڵ شێخ عەرەبە دانیشتین لەوێ هاتین قسەشیان لەگەڵمان نەکرد هیچ نەیانوێت هیچ قسەیە بکەین قسەی دوو شێخ قسەی کرد و کورد و تەواو کەرکووک وەزعی شڕە ئەمڕۆ پێشمەرگەیەکیان کوشتۆ ناو تەکسیەکە دایانتە بەر گولۆ سوتان دووشیانە ئەنداوا لە سیاسەکانەکەم پێمان بگەن یعنی ڕۆژ بە ڕۆژ ڕۆ دومان لێکوژن سیانمان لێکوژن ئەمە بۆچی ئەمان کوژن دوان و سییان هەتا کەرکووکیان بۆ بەجێ هێنین هەتا کەرکووکیان بۆ بەجێ بێنین ها بێنە سەر خەت با قووەتێ لەم کەرکووکە تەشکیلکەن لە کورد و عەرەب و تورکمان با خۆمان سەرپەرشین نەک لە بەسڕاوە بێ لە فاوە بێ حکوم کالێرە من بلاتە بەر شەق و بەرگولە ها چ خوا حاڵەکە ئەمانتان کوشتۆ بۆچی کوشتات چیان کردووە چیان کرد چاوەلێکیان کردووە قازفیان بێ بووە بیکەیسیان بێ بووە بۆ واتان کوشتۆ کاکە حسبي الله ونعم الوكيل حسبي الله ونعم الوكيل دعا لە خواکێ حەقمان بکە ئەگە خۆشمان حەق نەکەی خوا حەقمان نەکە